هەمولاکتان بەخێر بێن خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لێبێ ئێمە لێرەین تاکو و بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش بکەین یەکیان گرت و ئەبن بە هێزێکی تۆکمەی یاسایی و چاودێری ئەوان چاودێریەکی وردی سەرۆکێکی گەنج و وریا و ئایندەبینیان لەسرە کە ئەبێ ئەم جارە خزمەت بکەن بەڵام خۆشیان خزمەت گوزار و خۆشیان پڕن لە وزەی خزمەتکردن کاندیدی ئەم ڕۆمان سەرکردە و کەسایەتی سیاسی و کەسایەتی لێهاتووی ڕێکخراوەیە قسە ناکە تا کردارەکەی جێبەجێ نەکە ئەڵێ من خۆم پێویستیم بە قسە نییە با کردارەکانم قسە بکەن ئەو لەناو کۆمەڵێک جەنجاڵی سیاسی و ئاڵۆزی سیاسیدا هەر بە ئارامی ماوەتەوە بەڵام ئەم جارە ئێوێ بڕواتە بەغدا و لەوێ لەگەڵ تیمی حزبەکەی قیادەی کۆمەڵێک خزمەتگوزاری گەورە بکەن کە ئامانجی یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی 222 ئەو ئێستا کاندیدی ژمارە 15 لە بازنەی سلێمانی منیش لەگەڵ ئێوە پێشوازیەکەم لە بەڕێز ئاسۆس عەلی با بفەرمێت سەربەرزین و نانەبین خەونی مام لە بیر ناکەین یا سەرکەوتن نەسرەبین ئێمە هەڤاڵی گەلین ئیرادە و زەی خەڵکین ئێمە هاوڕێین چەوساوە هەڤاڵ ئاسۆس بەخێر بێن چۆنی سڵاوتان لەبێ ئێوەش بەخێر بێن دووبارە زۆر سپاس سلێمانی گەرم و گوڕە سلێمانی زۆر باشە هێواش هێواش بەرەو گەرمی بانگەشێڵ بژار نەڕێن ئێوەشمان تو بنیامان زۆر بانگەشە تایبەتمەندی خۆی هەیە زانی چێژی تایبەتی خۆشی هەیە و خەڵکە دڵسۆز و پڕوزە و پڕ حەماس و پڕ بەراعەتە ئەبینی وانە بەڵە بەتاکید تۆ بە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردنە ئەنجازانی یەکێتیەکان کادرەکانی ئەندامەکانی لایەنگرەکانی جەماوەرەکەی چەند متەحەمیسە چەند دڵسۆزە چەند حیزبەکەی خۆی خۆشەوێت زۆر باشە ڤیددیۆیەکێ با ڤیددیۆکە ببینین لەگەڵ ئێوەدا دوای قسەمان ماوە داینەمۆی هەموو شۆڕش و خەبات و قوربانی دانێک گەنجانن ئێوەن سەرمەشقی خەباتی مەدەنی و پێشکەوتن چاومان لە توانا و ئیرادە و ماندوونەبوونی ئێوەیە تا داهاتوێکی جوانتر و مێژوێتی پڕشنگدارتر بنووسینەوە ئێوە هیوای ئایندەی کوردستان و وزەی بنیادنانی وڵات و هێزی ئاوەدانی دەنگی تۆ ئایندەی گەشی تۆیە بە فیڕۆی مەدە تۆزێک دابنیشین کاک ئاسۆس با تۆزێک دابنیشین وەڵام من هیوایەتمان دابنیشین زۆر ماندوو هەموو لایەک بەخێر بن ژمارە 15 چیە؟ ژمارە 15 هەڤاڵ و هاوڕێی هەڤاڵ و تێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆستەکانی وەکووەم گەنجە خۆشەویست و هاوڕێ هەڤاڵە ئازیزانەیە ئاسۆس عەلی موالیدم 79 کاکە تۆزێ لەگەڵمان گەرم و گوڕ بن کاک ئاسۆس بۆچی خۆت کاندید کردووە؟ بەڕاستی حکایەتەکەوا دەست پێکا من بۆ خۆم زۆر خۆم ئامادە نەکردو بۆ کاندید بوون ماوەی چەند مانگێک لەمەوە پێش ئەو کات خۆت ئامادە نەکردووە بەڵێ ئەو کاتە پێشنیارێک هاتە پێشەوە لەلایەن کۆمەڵێک دۆست و هەڤاڵی ئازیزی تایبەتی خۆم پێشنیارەکەم پەسەند کرد پێم باش بوو لەبەرەم هۆکارانە یەکەم
من لە ماوەکانی ڕابردوودا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەڵبەند و لە مەکتەبەکان لەو شوێنانی کە کارم کردووە توانیمە لە ناو هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کار بکەم و خزمەتی ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم و لەوانەیە توانی بێتم کەمێک پشتیوان و هاوکار و دەستباری بەشێک لە کادرەکانی یەکێتی بم و کەمێکیش توانی بێتم پەرە بۆ ئۆرگانە بدەم کە تایە کاری و خەباتی سیاسی خۆمەکەم. بەڵام پەرلەمان بە تایبەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وێزگەی خزمەتی میلەتێکی گەورە و گرنگە کە ویژنەتەوەکی خۆمانە. بۆیە لە ڕاستیا زۆر بە شادمانی، زۆر بە شانازی و زۆر بە خۆشحاڵیەوە ئەم پێشنیارم پەسەند کرد و هەوڵی تەواو جددی تیادەم بۆی خەباتێکی ڕاستەقینەی پەرلەمانتاریانەی دیموکراسیانەی دەستوریانە بۆ بەدیهێنانی بەشێک لە ئامانجەکانی ئەم گەلەی خۆمان دەستەبەر بکەین. یەکێتی بۆ لە بەغدا گرینگە. من بۆ خۆم قەت لەگەڵ مجاملەی سیاسی نیم، لەگەڵ شیعاراتی گەورەش نیم. لە زۆر وێزگەش من وتومە یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخی خراپە. لە ئێستاشا ئاڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخی زۆر باشە و یەکێتی نیشتیمانی کوردستان پێداویستیەکی سەرەکی و ضرورەتێکی واقعی ئەمڕۆی ساحەی سیاسی عێراقە. ئەگە ساڵی 75 و 76 یەکێتی نیشتیمانی کوردستان زادەی واقعێکی سیاسی بوو بێ لە ناو کوردستاندا، زادەی واقعێکی بێهیوایی بوو بێ لە ناو خەباتی سیاسی و چەکداری کوردستاندا، ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێداویستی و هێزێکی خوازراوی هەموو لایەنە سیاسیەکانی عێراقە. لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی ڕاستەقینی دیموکراسیە و هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزە بەخشێتەوە بە جەماوەری خەڵکی کوردستان و زامنی دابینکردنی قوتی خەڵک، موچەی خەڵک، ڕۆژەکانی خزمەتگوزاری، ئاوەدانی کوردستان، پارێزگاری هەموو سنووری کوردستان، پاراستنی بەرژەوەندەکانی کوردانی پارچەکانی دیکەی کوردستان تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم بەرپرسیارەتی هەڵگرتووە. ئێستا یەکێتی ژمارە چەندە؟ ژمارەکە یەکێتی چەندە؟ 200 ئەی کاندیدەکە؟ با تۆزێک بەشدار بن بێنە ناوە. داوای لێبوردنیش لەواناکەین کە جێگەیان نەبوو لە دەرەوەن. من زۆر داوای بەڕاستی خەجاڵاتم کە هەر لە کاگاسۆس تووڕە نەبن، ئەگەر لەویش تووڕە بن لە یەکێتی تووڕە مەبن. ئەگەر تووڕەش من دوای هەڵبژاردن تووڕە. کاگاسۆس ئەڵێن یەکێتی ڕەسەنەکان ئەوانەی بەرپرسیارەتیان بێ گەرمیان و کوێستان ئەرچیان بینی بێ. لە گەرمیانی کوێستا هەرکرد بینیوە؟ بەڵێ. چۆن؟ تۆ خۆتیان خۆتێکیشان کوێستانی توی زانی. بەڵێ. من بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2017 مەکتەبی سیاسی بەڕێز مەکتەبی ڕێخستن ئەو کات برای خۆتیان ڕاستپارد بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی لێپرسراوەتی مەڵبەندی سۆران، شەشی سۆران، کە لە ڕاستیا بۆ خۆت خەڵکی ڕواندزیت و شارەزای بیئەی سیاسی و دۆخەکەی ئەوەی. بەڵام بە خۆشحاڵیەوە کە من چوومە ئەوێ سەرەتا و دەستپێکێکی زۆر زۆر نوێ بوو بۆ من و بەشێکی زۆری ئەو هەڤاڵە تێکۆشەرانی ئەوێ کە من دەستم کرد بە کار و چالاکی و ئیشکردن لەگەڵیاندا پێشتر نەمەناسین. بەڵام سنووری مەڵبەندی سۆران لە بناری سەفینەوە بۆ دواپنتی حاجیاوە بۆ بناری کۆدۆ بۆ پشتی هەڵگورت بە ڕواندز و خەلیفان و دۆڵی بالیسان و هەریر و باتاز و خەلیفان خۆی و باڵەکایەتی و بارەکیان و برادۆست و هەموو ئەو ناوچەیە لە ڕاستیا پڕە لە خەڵکی زۆر ڕەسەن و تێکۆشەری یەکێتی نیشتیمانی کوردستان. کە من چوومە ئەوێ ئەوەی کە زۆر تەشجیعی کردم ئەوە بوو کە بەشێکی زۆری ئەو خەڵکە تێکۆشەرە هەمان حەماسەتی ساڵانی سەرەتای ڕاپەڕینی کوردستانیان هەبوو، بە ئێستاشەوە بە تاکید هەروایە و ئەمە هاندێرێکی گەورە بوو کە ئێمە بتوانین لەوێ کار و چالاکیەکانمان بەڕاستی باشتر بەرەو پێشەوە بچێ. خۆشبەختانە لەو چەند ساڵی کە لەوێ بووم ئێمە توانیمان دەستکەوتی باش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەدێبێنین. لە ناویاندا بەدەستهێنانی 4 کورسی پەرلەمانی کوردستان کە پێم وایە هیچ مەڵبەندێک 4 کورسی نێنابوو.
ئەمە لە بناری هەڵگورد و کارۆخ و هەندرێن و کۆدۆ بۆ بناری سوورێن و بۆ دەشتی شارە زور و بۆ ئەو دەڤەرە. بەڵێ بەس ئەبێ ئەوە بڵم لە ڕاستیامەکە و دەستکەوتانەمان لە مەڵبەندی سۆران بەدیهێناوە بە هاوکاری و پشتیوانی تاک بە تاک و هەڤاڵ بە هەڤاڵ و کادر بە کادر یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە سنوورەکە کە وەکو وەسفم کرد لە ڕاستیە لەوانەیە زۆر کەمم وتبێ لە دڵسۆزی و تێکۆشان و ماندووبوونی ئەو هەڤاڵانەی ئێمە لەوێ یەکێتی بوون لەوێ سەختترە زۆر سەختترە زۆر جیاوازە بەردەوام عقوبەی سیاسی لەسەر خەڵکی یەکێتی نیشتمانی کوردستان لەو دەڤەرە زۆرە بەڵام ئیرادە و خۆڕاگیری خەڵکی ڕەسەنی یەکێتی نیشتمانی کوردستان و بنەماڵە تێکۆشەرەکان و کادرەکانی ئەوێ لە ڕاستیدا وای کردووە هیچ هێزێک نەتوانێت بەرامبەر ئەو هەڤاڵانە بوەستێتەوە بۆ بناری بۆ دەشتی شارە زور و بناری سوورێن بناری سوورێن و شنروێ و ینی ئەمە دوو تەجروبەی جیاواز نییە ئەڵێ یەکێتی وا لە بەرپرسەکانی خۆیەکە هەمیشە لە شاخەوە کادرەکانی پێشمەرگە و فەرماندەکانی بەڵێ خۆی ئەوە نەریتێکی جوانی حیزبایەتیە لە ڕاستیە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە کۆنەوە ئەم جۆرە لە نەریتی هەبووە زۆر جار بە ئێستاشەوە لە پرسراوی مەڵبەندی دهۆکی یەکێتی نیشتمانی کوردستان ئەفو مەڵبەندی بادینان کە ناوزەن دەکرێت هەڤاڵێکە خەڵکی مەنتیقەکە نییە خەڵکی سنوورەکە نییە خەڵکی کەرکووکە زۆر جار مەڵبەندی گەرمیان هەڤاڵێکی سلێمانی لەوێ بووە بۆ پێچوانەوە مەڵبەندی سلێمانی هەڤاڵێکی گەرمیانی یا خانەقینی یا کەرکووکی یان ئیناوچەکانی تر بووە و ئەرچی بەرپرسیارەتی مەڵبەندی نۆی شارە زوریش کە لەسەر شانی برای خۆت بووە لە ڕاستیدا بە هەمان شێوە چیت لە شارە زوریەکان بینی کاگاسوس یعنی ئەو ماوەی لەوێ بووی با من قسە نەکەم خۆت ئەوەی بینی بە دڵنیاییەوە شارە زوور بە حکمیەوەی با بڵێن سنووری مەڵبەندەکە سنووری چەند شوێنێکی بیئەجیاوازی کۆمەڵایەتی بوو بۆ نمونە پێنجوێن و شارە زور و هەڵەبجە و هەورامان بەری شارە زوریش تا بناری بەمۆ هەر عایدی سنووری مەڵبەندی شارە زور بوو بە تاکید بیئەجیاوازی کۆمەڵایەتەکە لەوێ وجودی هەبوو بەڵام ئەوەی کە جێی سەرنج و تێبینی و خۆشحاڵی بوو بۆ یەکێتی بۆ من و بۆ یەکێتیەکانی ئەوێش ئەوەیە هەموو ئەم هەڤاڵ و بەڕێزانە کە لەوێ بوون هەموو ئەم کادرە تێکۆشەرانە هەورامی بوو بێ هەڵەبجەی بوو بێ شارە زوری بوو بێ پێنجوێنی بوو بێ ینی ئەو بەری شارە زور بێ پێکەوە وەکو دەستە خوشکوبرا توانیمانە ئەرکەکانی خۆمان لەو قۆناغانەدا کە من لێ بووم ڕاپەڕێن پێش منیش و ئێستاش کە لەوێ نیم بە تاکید و بە دڵنیاییە ئەو هەڤاڵانە ئێمە ئەڵێن ڕێک ئەبنە خزمێکی وات پشتیان پێ بەست بەڵێ ڕاستە وەک ڕانی و قەڵازەی و هەن بەڵێ خەریکە نایاڵم بیتەوە چەپڵک بۆ شارە زور و هەڵەبجە و هەورامان و ڕاپەڕین و هەموو سلێمانی باش کەم دەرەکەوی کەم قساکەی لەکوێ بەعام لە وەسەتی سیاسی هەمووی شاناکەی ئەجوڵەی اینجا مثلا من عادەتەن کە بەرنامەیەکەکەین ببێ مجاابەت تۆ تەلەفۆنەکەم بۆ دەوروبەرەکەی لە هەندێک تەلەفۆنەکەم بۆ دەوروبەرەکەی ڕەفیقەکانی ئەڵێن تا ئیشێک نەکەی قسەی لەسەر ناکەی وەڵی من ڕاستیەکەی باسی سۆرانمان کرد من ئەگە غەڵەت نەبم لە دوای سۆرانەوە هەر ئەو کاتی کە لەوێژ بووم تقریبا پێش ساڵێکیش پێشەوەی بگەڕێمەوە بیرم نایە هیچ مقابلەیەکی تەلەڤیزیۆنیم کرد بێ و من بۆ خۆم لە سۆشیال میدیاوانەش قەت حەزم لە خۆ دەرخستن نەبووم یعنی وەکو نەریتێکی خۆم هەرچەندە بەڕاستی خەڵکی سیاسی بە تایبەتی کەمتر ئەم حەزەی هەیە بەڵام من بۆ خۆم وام پێخۆش بووە کە کەمتر دەرکەوم کەمتر فەیسبوک و سۆشیال میدیا بەکاربێنم و ڕاگەاندنیش بە تایبەتی تەلەڤیزیۆن ئیترە و کەناڵە زۆر دیار و زەقترە کە تۆ تایە دەرەکەوی قسەم پێ بووە لە هەسەر هەموو دۆخە سیاسیەکانی کە بەسەر یەکێتی بەسەر کوردستانە هاتووە قسەی خۆم و هەڵوێستی خۆم و ڕێی خۆم لەسەر هەموو بابەتەکان و ڕووداوەکان هەبووە بەڵام لە ڕاستیدا وەکوی کە زۆر حەزم لە خۆ دەرخستن نەبووە قسەم نەکردو یا کەمتر دەرکەوتم تۆش خۆت یەک دوو جاگرەی دێکردوم بەڵام لە ڕاستیدا ئێستا جیاوازە کردارەکە بکەن جە قسەی لەسەرەکە ئێستا کاتەکە جیاوازە هەڵبژاردنە ئەبێ خۆت دەرخێ بێ ڕسمی خۆت هەڵواسی ئەبێ کۆمەڵێک کەس و پشتیوان هەبێت لە سۆشیال میدیا ئیشت بۆ بکە قەت بیرشم نایە لە ژیانمە شتێکم کرد بێت پۆستم لەسەر کرد بێ کە منەوە ئیشەم کردووە ببوورم من ئەو کاتانی کە لە هەڵەبجە بووم ئەوەی ترەسای انتخاباتە بێ باسیکەم ئەو کاتانی کە لە هەڵەبجە شارە زوری لێ ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار شت و قووەت زیادی کرد هەڵەبجە
یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن کاگاسۆ ئەو کاتێک کە لە هەڵەبجە بووم کاک بەختیار کە لەوێ بووم فئەیەکە بوون ئەگە غەڵەت نەبم مامۆستایانی وایە نەبێژ بوون ئەگە غەڵەت نەبم موچیان بۆ نەهاتە بوو تاوان لە هەموو شارەکانی کوردستان موچەی وانەبێژی مامۆستا دابەشکرا بوو یێوان نهاتوو ئەوان نهاتوو بەزی هەڵەبجە نهاتە بوو وەکو ئیداری هەڵەبجە و شاری هەڵەبجە نەک ئیدارە وەکو شاری هەڵەبجە لە ڕاستیان من کەوتمە سەر خەت بە حکومی مەسئولی مەڵبەند بووم من زۆر کەم تەداخلی ئیشی زانک و حکوومەت و قایم قامێت و محافظە و ئەو شتانم کردووە زۆر بەکەمی لەبەرەوەی باوەڕم بەوە بووە ئەو کادر و هەواڵەیە یەکێتی نیشتمانی کوردستان کە محافظە قایم قامە سەرۆکی زانکۆیە بەڕێبەری گشتی فەرمانگەیەکە یان لە هەر ئۆرگانێکی حکومیا بوو بێ هەواڵی دڵسۆزی یەکێتی بۆ خزمەتی خەڵکەکە پێویست ناکەم من هیچی لەگەڵا بڵێم بەڵام خەلەلێک دروست بوو من کەوتمە سەر خەت لەگەڵ نووسینگەی بەڕێز کاقوبات موچەکان بۆ سەرفکرا حاڵەتەکە باش بیرشم نەماوە چۆن بوو لە کۆمەڵێک فەیسبوک و تیکتۆک و ئانە دەستخۆشی ویتر ینی هەڵایەک لەسەر دروست بوو من خۆم بەڕاستی پێم خۆش نەبوو پێم خۆش نەبوو لەبەرەوەی ئەو ئەرکە ئەرکی حکوومەتە من لەوانێت تەکلیفێکم کردبێ پاڵێکم بە ئیشەکەەوە نابێ بەڵام من پێم وایە کاقوبات لە ئێمە دڵسۆزترە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ فەرمانبەرانی ئەم وڵاتەوە بۆ موچەخۆرانی ئەم وڵاتە پێم وایە کاک بافڵ لە من دڵسۆزترە بۆ یەکێتی بۆ یەکێتیەکان لەبەر ئەوە لەکەواتە با تۆزێک هەستیم گریڤانە و مایکەم بۆ بێنە با من واز لەوە ئیشە بێنم لەو پێشکەشکاری بێنم بیدەم بۆ بەڕێزانە پێشەوەی تا ئەو مای کوشتەکە تەرتیبەکە ئەو ساحەیە دەم بە دەستی ئێوە ڕەخنەی لێگرن دەستخۆشی لێ ئەکەن ئەڵێن دەنگت پێدەین دەنگت پێ نادەین ئەو مایکە بۆ ئێوە ئەو ئێمە قسە ناکەین فەرموو عەفوەن بەس حەزەکەم بەڕاستی قسەکان هیچی مەدەح نەبێت کایە نا ئێوە ئازادن بە قسەی کاگاسۆز مەکەن بەڕێزیار و ڕەخنەوە ئازادن پێشنیار بێ باشتر فەرموو ئەو مایکەکەت ببوورە ببوورە بەرنامەیەکی تەواو کراوەیە ڕەخنەشتان هەبوو ئاسایە لێکی تیژەتان بۆ ئاسایە ئەمە داخراوە نادانەخراوە ئەڕوا ئیشی خۆیەکە بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێز کاگاسۆ هاوڕێی دێرین و خۆشەویست و برای ئەزیزم بۆ مەتەح من ناوم بەختیارە عەمید بەختیار کوڕی شەیدڕۆفم سێ جا بینارم بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەربژی چەپڵێک بۆ ئەو دڵسۆزیەت بۆیە خۆم ناسان من دیفاع لێ یەکەم من کوڕە شەیدم ئەم پیاوە ئازایە ئێستا مە سەرپەرشتیاری کۆمەڵی ئۆتیزمەکەم ساڵێک و شتێکە ئۆتیزم زەنگێکی زۆر خەتەرە دوای انتخابات ئیشم بە تۆ بێ بەدوات تا گەڕام باش شاراوەمان زۆر زۆرە ئەم برا ئەزیزم پێش ئەوەی خۆی کاندیدکە 2 مانگ قاعەیەکم لێسن دەورەم تیا کرد بۆچی؟ دەورەم تیا کرد دەورە بۆ دایک و باوکی مناڵی ئۆتیزم کە 2 مامۆستا زانکۆی ئەمریکایان تەواو کردووە لە ڕێگای سکانەوە ئەو قاعەمە لەم داگیر کرد من دەورەم تیا کرد نەیژێش ئاو بێنم بە کوڕەکانی خۆی ئاوێگێڕە ئەمە ڕاستی ئەمە مەتەحنیە کاگاسۆز بەڕەسم هەمە پێشەمەی خۆی واکە بەڕەسم و بە تەسویرەمە 2 هەر ئەم پیاوە چاکە کردومە بە نوێنەری کۆمەڵەکەم لەبەرەوە پێویستم بە یاسایە تۆ نوێنەری منی هی ئۆتیزمی بۆ کۆمەڵەکەم دەستخۆش ئەمە مەتەحنیە کاگاسۆز بەڵێ بەڕێزێکی تر فەرموو ئەم کاتتان باش کاتی بەڕێزت باش کاکزاناجان دەستخۆشی لە جەنابتەکەم کاگاسۆز یان بەخێر بیت من یەک پرسیارم هەیە بە کاگاسۆز کە پلانی چییە بۆ ئەوانی کە ئەو خوێندکارانی کە دیبلۆم و ماستەریان تەواو کردووە دیبلۆم و بەکالۆریسیان تەواو کردووە و ئێستا هیچ جامەزانیەک نییە پلانی چییە بێ لە بەغا بۆ ئێمە تۆ چی تەواو کردووە؟ من دیبلۆم تەواو کردووە دیبلۆم لەبارەی بەڵێ لە چ بوارێک؟ لە زانستی کۆمپیوتەرە ئای دەستخۆش زۆر سپاس سەرکەوتوبی سەلامەتی دەنگەدەی بە کاگاسۆز بەڵێ دەنگی پێدەی بە هەرچی پێ بکرێت لە خزمەتی بوو ئەسە دەنگەکەی پێدەی بەڵێ ئەوە کاگاسۆز دەنگێکی بە شانازیەوە ئەوە دەنگێکم بۆ پیاکردی کاگاسۆز پشگیری گەورەیە بە شانازیەوە لە خزمەتە هەربژی باش ئەو دوو بابەتە یەکێکیان ئەوەی کاک بەختیار گوتی مەسەلەن ئۆتیزم تالاسیما
کورتە باڵا نابیست هەموو ئەوانە یان پێکاتی بەڕاستی بەشێکیان مافخوراون ڕاستە زۆر بەدەمیانەوە چوون سەرمایهداران بەرپرسان ئەوتی ئەتکەمە نوێنەری ئەوان بۆتی من پێم خۆش دەستخۆشی لە کاک بەختیارەکەم بەشی مەتحەکەی ناوەکەی تری من لە ڕاستیا هەموو ئەو کێشە و گرفتانێک کە لە وڵاتی ئێمە هەیە بەشێکی زۆری بە یاسا چارەسەرەکرێت ئەم یاسایش لە ڕاستیا لە چوارچێوەی دەستورەوە وەرەگیرێ و ئەم شەڕەش لە بەغاکرێ بەغداد شوێنی بەدەستێنانی ئەمن و ئەمافانەیە من ناڵم خوا نەخواستە ئەوانەی کە پێش ئێمە لە بەغدا بوون نەیانزانیە و درکیان پێ نەکردو بەڵام لەوانەیە کاری گەورەتر و پرۆژەی سیاسی گەورەتر و ئەم عێراقە تا هاتوۆتە سەر پێی خۆی ئەم کوردستانە تا توانێتی جێپی خۆی قایم کات لە بەغدا پێویستی بە هەندێک ئاکتی تری سیاسی بوو بێ بەڵام بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە پشتیوانی پشتگیری یاسایی گەورە هەیە کە زەمانەتی حیاتی بکە بۆ ئەوەی پێویستی نە بە سەرمایهدار نە بە بێ سەرمایە هەبێ من ڕاستە ئەم وڵاتی ئێمە پڕە لە پیاوی جوانی سەرمایهدار کە دەستیان بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگاوە هەیە زۆرن ئەو نمونانەش سپاس بخوا ئەو نمونانە لە سلێمانی لە شارەکانی دیکەی کوردستانە زۆرن بەڵام لە ئەسڵە ئیشی حکوومەتە کە بتوانێت لە ڕووی یاساییەوە مافی ئەم کەسانە دابین بکە باسی ئۆتیزمەکەی ئۆتیزمەگە دایک و باوکێک مامۆستا بێ داوامەکانیان وەکو یەک بێ ئەو مناڵی کە پێویستی بە مڕعاتێکی زۆرە پێویستی بە ژینگەیەکی زۆر تایبەت بە دایک و باوکەکە ئیدارەنەجا داوامیشیان هەبێت لە هەندێک شوێن بە تعلیمات ئیجازەی با بڵێن وەزیفە ئەدرێ بە دایکەکە بە باوکەکە بە تعلیمات بەڵام پێویستە بە قانون ئەو دایکەیە ئەو باوکە فرسەتی پێ بدرێ مۆڵەتی پێ بدرێت کە بە دائیمی چاودێری مناڵەکەی بکە چکە ئەو مناڵەش سەرەتی ئەم کۆمەلگایە هەموو ئەوە با بڵێن شەریحەکانی تری ناو خاوەن پێداویستی تایبەتەکان بۆ نمونە ئێمە لە خاوەن پێداویستی تایبەت لە لای ئێمە 150,000 وابزانم من حیفی لەو بابەتانەی هەیە بە 2 مانگ جارێک شوابزام جاری وایەکەوە دەگرن لە عێراق 500,000 ئەمانە بە یاسا ئەتوانین چارەسەری بکەین نەبوونی یاسای بودجە لە کوردستان و لە عێراقیش زەربەی لەم مەسایلە گرنگانە داوە کە پەیوەندی ڕاستەوخۆ و پەیوەستە بە ژیانی تاکی ئەم کۆمەلگایەوە بۆیە لە ڕاستیا پەرلەمانی عێراق بە تایبەتی شوێنی مزایدی سیاسی نییە شوێنی خۆدەرخستن و سنگ دەرپەڕاندن نییە شوێنی هەوڵدان و بەکارخستنی عەقڵ و بە وریایی کارکردن و ژیرانە و سەرسەختانەیە بۆ ئەوەی مافی نەتەوەیەک بەدەستبێنی ئەوە کە کاک بەختیار باسی کرد دەوانێ ئەرکێکی هەرە بچووکی پەرلەمانتارێک بێ کە هەوڵی بۆ بدە ئێمە ئەرکی زۆر گەورەترمان هەیە ئەم ئەرکە ئەرکێکی گرنگە پیرۆزە بەڵام ئێمە وەکو نەتەوەی کورد بەردەوام لەژێر هەڕەشەی دەوروبەر و ناوخۆداین عەقڵیەتی بەشێک لە تەکەتولاتی سیاسی و پەرلەمانی لە ناو عێراقدا ئێستاش بە عەقڵی بەعسیانە ئەڕواننە کورد و پرسی کورد تۆ چۆن نەتوانی بەرەنگاری ئەمە بیتەوە تۆ ژمە بیتەوە زۆر باشە من دڵنیام لەوەی ئەم خولەوخولی داهاتوەکانی تریش ئەمە بەردەوامە بێ بەومانانە ئێمە تەیت بەخامان بۆچی و بابینەوە لێرە و کەس لێ موچە وەرنەگرێ و ئەگە کابرا ڕاستەکە با لێ موچە وەرنەگرێ نا ئەمە نییە خەباتی سیاسی ژیرانەی سەرسەختانەی پێ بە پێ ئەو قۆناغەیە ئەو خەباتەیە کە یەکێتی خواستوێتی و سیاسەتی خۆی بۆ بینا کردووە کە ئەڵێ قوڵای استراتیجی ئێمە لە بەغدا هێزی تۆین لە بەغدا یەکێتی داوای هێز لە جەماوەری خۆیەکە داوای هێز لە جەماوەری خەڵکی کوردستانەکە بۆ ئەوەی بەڕاستی ببێتە هێزی خەڵکی کوردستان و داکۆچی ڕاست لە خەڵکی کوردستان بڕۆ تا ئەوە گات باسی گەنجان بڕۆ دامەزرانی گەنجانیش کاگاز پێشەوەی ئەو کوڕە گەنجە لێمان بۆستە ئەوەی کاکە باسی کرد لە ڕاستیا مەسەلەی دامەزراندن لە حکوومەت لە وەزیفەی حکوومەت مەتەڵێکی زۆر ئیزعاج و زۆر سەختیشە وە پەیوەستیشە بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە ناچمە سەرەوەی خۆزگا حکوومەت وای بکردە ئەبوایە حکوومەت وا بکە و کەرتی تایبەت گەشە بکە و چی ئەمە ڕێکاری تری هەیە بەقەرار نابێ بڵێن وڵا ئەم قاعەیە 100,000 کەس تەخەڕوجی کردو بۆ نمونە پێنسەی با بچێ بۆ کەرتی تایبەت و پێنسەی بچێ بۆ کەرتی گشتی
ئەبێ زمینە خۆش بکرێ ئەبێ مەمودەی چەند ساڵێک زمینە خۆش بکرێ وای لێ بکرێ خەڵک حکومت داوا بکە بڵێ کاکە CV دنیامان تەقدیم کردووە پۆستی دنیامان تەقدیم کردووە بۆشاییمان هەیە لە حکومت وەزیفەمان هەیە خەڵک بێ بە مۆزەف لە حکومت خەڵک قبوڵی نەبێ لەبەرەوەی لە شەریکەکان و لە کەرتی تایبەتە ئەوەندە فرسەت زۆر بێ ئەوەندە ئیمتیازاتەکانی باشتر بێ گەنجی ئێمە لەو شوێنانە ئیشکا و کار بکە وە زەمانی ئیجتیماعی داهاتووشی هەبێ باوەڕتان هەبێ خەڵک داوای تەعینات هەر ناکات بێگومان یاڵا ئێوارەتان باش ئێوارەی تۆ باش زۆر بەخێر بن من وەک گەنجێکی یەکێتی وەک خوێنکارێک بەڕاستی بۆ حیزبەکەی ئێمە ینی بۆ جێی ئێمە زۆر شانازیەکە حیزبەکەمان ئەگەڕێ بەڕاستی چێ شایستەیە چێ بەتوانایە چێ بوێرە چێ زیرەکە ئەو کەسانە ئەکا بە نوێنەری ئێمە کاک ئاسۆز نمونەی ئەو جۆرە کاندید و ئەو جۆرانەیە کە بەڕاستی کادری نۆعین ینی زۆر پێویستمان بە ئەم کاک ئاسۆس و ئەمسارەکانی وە کاک ئاسۆسە کە نوێنەری ئێمە بن لە ئەنجومەنی نوێنەران لە عێراق و خاڵی دووەمیش ئەوەیە کە ئەمێ بڵێم کاک ئاسۆس هەر خەڵکی سلێمانی و هەر خەڵکی دوکان نییە خەڵکی شارە زورە لەبەرەوەی لەوێ مەسوولی مەڵبند بۆ خەڵکی سۆرانە لەوێ مەسوولی مەڵبند بووە پیاوێکی ڕێز لێگیراوە و ئێمەش پشت و پەنای ئەو دەبین پشتیوان بەخوای گەورە و داوا دەکەین تۆکو گەنجێک بڵێ سیاسەتەکانی سەرۆک بافڵت بەدڵە ئەی تەبعاً بۆ ئێمە زۆر خۆشە کە سەرۆکەکەمان گەنجە لەم ڕەعاتی گەنج تێدەگا ئێمە ئەگەر بیرمان بێ سەرەتا کە کاک بافڵ سەرۆک بافڵ هات یەکەم ئیشیەوە بوو کە خوێندکارانی داخلی هێنا و گوێی لێگرتن و ڕاو بۆ چوونەکانی وەرگرتن و بەڕاستی کاگا سۆسیش هەر گەنجە لەگەڵ خۆمانە ئەویش تەمەنەکەی لەگەڵ لە خۆمان نزیکە واشەوە بەدەنگدان هەبوو کاگاس و یەک پرسیار ئاراستی کاگا سۆز یەک پرسیار ئاراستی کاگ ئاسۆز دەکەم کاگ ئاسۆز بۆ پرۆژەی مەبەستمان لە نەوت و غازی عێراق ئایا ئەو پرۆژەی ئاسایە یاسایەکە بێ بۆ نەوت و غاز لە نێوان هەرێم و عێراق بەڵێ ئەو پرۆژەی ئاسایە هەموار دەکرێتەوە و تۆ هەڵوێستە چۆن دەبێت لەسەری دەستخۆش هەربژی فەرموو سڵاوتان لێبێ هەربژی دەستخۆشیەم بەرنامە جوانتان لێ یەکەم ئێوە جوان بوو خۆشبی زۆر سپاس بەڕاستی منەڵێم شانازیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە کەسانی وای کاندید کردووە لە لیستەکەیە خۆی بۆ خۆیەوە شانازیە دەنگی تۆ بۆ ژمارە 15 بەڵام پێش ئەوە 222 بەدڵنیاییەوە بۆچی کاک ئاسۆس متمانەت پێیەتی لە بەغدا بتوانێ خزمەت بکات یا لە ناو هێزی تۆین هێزێکی پرشنگدار بیان ئەستێرێکی پرشنگدار ئەو هەموو ئەزمونە جوان و پڕخزمەتەی هەبووە ئەو هەموو بەڵێنە جوانانی بردۆتە سەر بە چالاکیەکانی کەسێکی زۆر زۆر گەنجە بەس با بڵین ئەزمونونەکەی کەسێکی زۆر با بڵین بە تەمەنە یعنی دوو تەمەنی هەیە بەڵێ بە دڵنیاییەوە جا من زۆر پێ خۆشحاڵم لە ڕووی ئەکادیمیشەوە ئێمە زۆر پێویستمان بە کاگا سۆسە بە پێوەی کە ماستەرەکەی لە گرێبەستی نەوت و گازە لە بینی هەرێم و بەغدایە من زۆر پێ خۆشحاڵم و بەڕاستی بەڕای من ئەندامانی ئەنجومەنی با بڵین نوێنەرانی عێراق زۆر پێویستە کە ئەوەنە با بڵین خەریکی خزمەتە بن ئەوەنەش جەخت بکەنەوە لە دەستور و یاسا بۆ مافی کورد من لەو باوەڕە زۆرەیەم کە کاکاسۆس زۆر شایستێ بەوە زۆر خزمەتەکە لەو ڕۆوە ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنی بۆ خوازم شایستەی سەرکەوتنێکی زۆر گەورەیە هەربژی خۆت چی تەواو کردووە بەڵێ چی تەواو خوێندکارم ئینشاءڵڵا ئەم ساڵ ئەچمە زانکۆ ئای تەمەن درێژ بی خۆشبی زۆر سپاس فەرموو دەست خۆش عافیەتە شیفا ئینشاءڵڵا سەرەتا سڵاو سڵاو بە تۆ من حەزەکەم پرسیارێ بکەم ئەوش ئێمە نەوەی داهاتوین باشە ئێمە ئەو نەوەین ئێستا داهاتوون بەڵێ ئێستا داهاتوو ئێمەوە نەوەین کە گۆڕانکاریەکەین ئێمە نەوەین کە قوربانیەکەین بۆ نەوەی داهاتوو ئایا ئێوەش ئەتوانن قوربانی بکەن لە پێناو ئێمەشە شارێکی ئازایانەیە
ئەتەوێت چی بکرێت ئەتەوێت ئەو خەونانی تۆ هەتا ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بکە هێزی تۆین لە بەغداد چی بکە 222 چی بکە ئێستا مەسەلەن ئێمە کە قوتابین ئێمە لە جامیعین دوو ڕۆژیکە ئیشەڵا بین بە مامۆستا و نەوەی داهاتوو فێرەکەین کە چۆن ڕەفتارکەن چۆن بژین چۆن خەونەکانیان بێنە دی بەڵام ئێمەش خەونمان هەیە هیوادارم ئێوەش ینی خەونەکانمان بێنە دی بە هەمان شێوە هەربژی دڵ متمانەت هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی کاک بافڵ و ئەو کاندیدە بەڕێزانم خەونەکانی ئێوە ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی جێبەجێ بێ بەڵێ ئینشەڵڵا هەربژی سپاس کاگاسوس ها چەند جوانە و گەنجانە داوای ئەوە کە خەونەکانیان تحقیق بێ چی ئەڵێ پێرێ لە زانکۆی ڕاپەڕین بووم پانێڵێکمان هەبوو پانێڵەکە لە ڕاستیان من داوت کرابووم بەڵام بەبێ ئەوەی ناوی خۆم بڵێم وەکو کاندیدوانە چکە حرەمی زانکۆی و بۆ ڕیکلام نەچوو بووم بەڵام وتیان پێویستمان پێ لەو مەجالای قسەیەکمان بۆ بکەین کە چووم پانێڵەکە لەسەر بابەتی کارسازی و دەرفەتی کار و هەلی کار بوو دوو مامۆستای بەڕێزی زانکۆ پرۆفیسۆر و یاریدەری پرۆفیسۆر قسەیان لەسەر بابەتەکە کرد من پرۆفیسۆر نیم دکتۆراشم نییە تەنها ماجستێرم هەیە بابەتەکەش بابەتێک نییە یعنی پەیوەندی بە اختصاصی منەوە هەبێ ئەوان قسەیان کرد دوایی من بیرم کردەوە شتێکی تر هەیە گرنگترە ئەویش بەشداری سیاسیە ئەزانی گەنجانی ئەم وڵاتی ئێوە ئەگەر بەشدارێکی کارای سیاسیتان هەبێ لە هەڵبژاردنەکان لە کاری ڕێکخراوەیی لە چوونە پێشەوە من ناڵم بەیانی بڕۆ فۆرم پڕکەرەوە لە کۆمیتەیەک و لە مەڵبەندێک و لە فلانێک ئەمە بەتەنیا ئەمە بەشداری سیاسی نییە لەوانەیە هەموو کەسێک حەزی لەوە نەبێ بەردەوام لە ناوکاری سیاسی و کاری سیاسی و چالاکی سیاسیا بێ بەڵام بەشداری سیاسی تەنها جارێک دەنگدان لە هەموو ژیانتا بەشداری سیاسیە تۆ بەو دەنگدانت لەوانەیە ئاراستەی سیاسی وڵاتەکەت بگۆڕی لە چاکەوە بۆ خراپ و لە خراپەوە بۆ چاک ئەمە زۆر گرنگە بۆ گەنجی ئێمە ئەم بەشداریە سیاسیە ئیجابیە بکە کە خۆی ئەبێ بە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکانی داهاتووی کێشەکانی ئێستای لە ئایندەیە بۆیە من پێتانەڵم ئێوە دوور مەکەونەوە لە بەشداری سیاسی ڕاستەقینە لە هەڵبژاردندا و ئەو هێزە هەڵبژێرن پێتانڵم کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ژمارە 222 کە بە دڵنیاییەوە ئاوات و خەونی دایان و هەزاران گەنجی وەکو تۆش بەدیدێنێ بۆ من لەگەڵ ئەوەم ئێرە کارگەی کولتوری کارگەی جگێرەی کۆن و کولتوری ئێستاە ئەو بەری باخی گشتیە من بیرم دێ لە تەمەنی 13 ساڵیمە کۆبوونەوەی حیزبی و کاری ڕێکخراوەیم لەو باخی گشتیە کردووە یعنی لە 13 ساڵم بۆ خەریک بووم برادێکیش لە مەڵبەندی سلێمانی هات کۆبوونەوەی پێکردین بەداخەوە زۆر دەمێکە نەمبینیوەتەوە نازانم مەسیری چێ ناوی کاگانوەر بوو بیرم دێ لە یەکی متەوەسە بووین لە مەکتەبی وەتان بووین متەوەسەی وەتانە هاتی نەخوارەوە لە باخی گشتی جەماعەت و برادەرەکانمان کۆکردنەوە و دوای خۆمەدان وەچین لە کۆبوونەوە لێ بەشداریمانە کرد من هەست دەکەم ئێستا لە ژیانی خۆمە ئەو بەشداری کاری ڕێکخراوەی و کاری سیاسیم منی پێگەیاندووە نەک لە ڕووی مادی و لە ڕووی ئەو شتانەوە منی پێگەیاندوو بۆ تێگەیشتنم لە تەواوی خەریتەکەی کە لە بەرچاومانەیە سیاستکردن عیب نییە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سیاسی لە وڵاتە سیاستکردن و بەشداریکردنی سیاسی و حیزبی سیاسی لە وڵاتە زۆر ناشرین کرد پەرلەمانی ناشرین کرد حکوومەتی ناشرین کرد لە کاتێکە خەباتی سیاسی ئەم وڵاتی ئێمە خەباتی چەکداری ئەم وڵاتی ئێمە خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی شەهیدەکانی خوێنی سەرکردەکانی فەرماندەکانی پێشمەرگەکانی دەیان و سەدان و هەزاران تێکۆشەر کە مەندامی سەنگەر پێشمەرگە قارەمانەکانمان بۆ ئەوە بۆ ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە بێتەوە ئەم وڵاتە پەرلەمانی کوردستان دابمەزرێنە حکوومەتی هەرێمی کوردستان دابمەزرێنە خزمەتی کۆمەلگای کوردی بکە و خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە بەڵام خەڵکیکە ناشرینی کرد دەست خۆش بەڕێزشتر وەرە فەرموو تۆش ناگەی بۆ لە کوردیانەوە کیان بەڵێ ئافو دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم هەربژی پێش هەموو شتێ
با لێرە حقیقت بڵێن ڕاستی بڵێن ئێمە کەسێکمان پێویستە شەڕمان بۆ بکە لە بەغا کەسێکمانەوێت لەوێ وجودی هەبێ تەنها ناڵین ئێمە ئیش نەکراوە ئەوانی لەویش بوون ئیشیان کردووە من ێستا وەکو خۆم کاگاسۆس کاندیدی ژمارە 15 من ئەو بڕوایم بە کاگاسۆسە بۆ پێی کە ئەو ئیشانی لە شارە زوو کردوێتی لە هەڵەبجە کردوێتی لە سۆران کردوێتی من وە گەنجێ دەنگی خۆماوە بە کاگاسۆس لە ئیساوە من بۆ پێیش کە لە ستورەکەی خۆمە کە گەنجی دڵسۆزم زۆر لە پشتە شارە زووی نانە من لە سلێمانی بۆ پێی کە خەڵکی زۆرم لە پشتە من کاگاسۆس خۆی شێزانێ ئەو گەنجانی کە لەگەڵ من هەمویان سیقیان بە کاگاسۆسە بۆیە من ئەو شتە لە کاگاسۆس ڕابینم کە ئێمە کەسێکمان پێویستە ئەو کەسانە لەناو حیزبەکانە زۆر کە من کە لە سەرەتاوە تا ئیسە بە دڵسۆزی مابێتنەوە لە هەمووی مهمتر کە خۆی شیوتی کە خۆشمان ناگامان لێتی هەر بوویە سیقم بە کاگاسۆسە کە چەند یارمەتی خوێنکاریەوە لە سیساق بێ لە سۆران بێ لە هەڵەبجە بێ لە سۆران بێت بەڵام ئیشەکانی خۆی دەرنەخستووە سەرەتاکەی من مجاملە نەبوو کەوتمە تا کارێک نەکە باسی ناکە بەڵێ قسەگۆ زۆر جوان دەستخۆشی و لێگەم اینجا زۆر لام جوانە کە کاگاسۆس لە سەرەتاوە لە ناو حیزبەکە بۆ تا ئیسە بە دڵسۆزی ماوەتەوە چونکە زۆری تیا بۆ واز لێناوە کاگاسۆس بە ئیستیشەوە بەتەمای بچێت بەغا و ئیشەڵا دەرەچێت شەڕمان بوو کە ئیشەڵا ئەومان لە کاگاسۆس هەر بژی خەمە نەبێت لە شەڕی شاخراب نیم لە شەڕی شاخراب نیم لە شەڕ ئەو شەڕ دەستوری یاسایەکە یەک تۆز بیتە پێشەوە سڵاوتان لێ بێتوارتان باش من سەرسام بێکشتی کاک ئاسۆس بۆ ئەم ماوەکەمەی هەڵبژاردن چۆن توانیوێتی ئەو هەموو متمانەیە و کە زۆری گەنجەکان بەڕاستی تۆرا بوون زۆری هاوڵاتی هەمووی داغ لە دڵ بووە ئەم هەموو خەڵکە یعنی خواخواتی هەڵبژاردن بێت و شێدەنگ بەدەستی تۆ ناوچێ؟ ناوم ڕووخۆشە ڕووخۆش خەڵک زۆر بە دەورێتی؟ زۆر ئەوەیکەم بزانم بڵێ گەنج زۆر هەمێڵی ژمارە 15 زەم ئەو متمانەیە ئەوە بینی خۆمان بوو ئەڵێ کە ژمارە 15 کاک ئاسۆس ئایا خۆشەویستی ئەم خەڵکی چۆن بەدەست بڵێ یعنی ئەو چاکە و متمانی کە هێناوەتی لەلان ئەم خەڵکەوە هی خۆشەویستەکەیەتی یاخود ئەو کردار و ئەوانەیە کە لە ناو خەڵکە هاوکاریکردنی خەڵک و ئەمانی بەدەستێناوە زۆر زۆر سپاس دەستخۆش هەر بژی سوپاسانەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس طبعا هەر ئامادەبوونی ئەو بەڕێزانە لە کاکەوە بۆ یەک بێشیانەوانی لە دەرەوەشن ئەوە ئەرچی جەنابەت زۆر قورسەکە جا ئەگەر بیتە ئێرە کاگاسۆس ئەوانە ئەو بەڕێزانە قسەیان کرد ئێستا جەنابەت کاگاسۆس ژمارە 15 لێرە بەجێ بێڵە خۆت وەکو هاوڵاتێک چی پێ ئەڵێ چی بەخۆت بە کاگاسۆس ئەڵێ فەرموو لەوێ بەدڵتاناوە وڵا پیاو نازانە پرسیاری چی لە خۆی بکە پرسیار نەکەی ئەوان باسییان کردی ڕاستیەکانیان لەسەر تۆ وت وە هەروەها بۆ ئەو وەکۆی ئەو بەڕێزانە ناویان لێنا شەڕ داهاتوو بۆ ئەو یانەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ بەڕێز ئاسۆس عەلی کاندیدی ژمارە 15 بازنەی سلێمانی لیسی 222 چی بکات فەرموو من سپاسی بەشداری کارای یەکە بە یەکەی ئەم هەواڵە ناکەم داوای لێبوردنیش لەو هەواڵە ئازیزانە مەکەم لە دەرەوە کە ناتوانیەوە بێنە ژوورەوە لەبەر جێگاکە هەچەنە جێگاکە ماشەڵا زۆر گەورەشە سپاسانەکەم بردنیان لێکم لە ڕاستیدا من کە ئەکەومە باسی خۆم پەک مەکەوێ ناتوانم باسی خۆم بکەم بەڵام ئەزانم ئەتوانم چی بکەم ئەزانم ئەبێت چی بکەم ئەزانم خەباتی پەرلەمانی و قوبەی پەرلەمان و پەرلەمانتار و مؤسسەی پەرلەمان و تەشریع لە وڵاتەیە ئەرکەکەی چییە و ئەتوانێت چی بکە و ئەتوانی چی بەدەستبێنی لە ڕێگای ئەم مؤسسە گرنگەی دەوڵەتی عێراقەوە چونکە پەرلەمان شوێنی دەرکردنی یاسایە لە چوارچێوەی دەستوورێکە کە
لە سەردەمی زێڕینی جەنابی مام جەلال نووسراوەتەوە و بەشێکی باش لە مافەکانی گەلی کوردی تیا جێگیر کراوە و بەشەکەی تری هێڵدراوەتەوە بۆ ڕۆڵەکانی ئەمیلەتە و بۆ ڕۆڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بتوانن لە سایەی سێبەری خەباتی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو دەستکەوتانانە بچنەوە. من دڵنیام فراکسیۆنی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان، سیاسەتی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان، کارنامە و پلان و استراتیژی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەدیهێنانی خەونی ئەم نەتەوە پیرۆز و گەورەیە کە بە دڵنیاییەوە زۆر لێی دڵنیام یەکێتی نیشتیمانی کوردستان بەشی زۆری جێبەجێیەکە. خەباتی دوورخایانیشمان هەیە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، قۆناغ بە قۆناغ، خول بە خولی پەرلەمانی کوردستان، خول بە خولی پەرلەمانی عێراق، خول بە خولی قۆناغەکانی گەشەپێدانی سیاسی لە وڵاتەدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوئیای تازە و واقعی و دنیابینی ئەم سەردەمەوە خەبات ئەکا بۆ دەستکەوتەکانی خەڵکی کوردستان، نەک ناوچەیەکی دیاریکراو لە جوگرافیای کوردستاندا، بەڵکو بۆ سەرتاسەری هەموو عێراق و هەموو کوردستانیش. خۆشت دەنگەدەی بە ژمارە 15 دەنگەدەی بە ژمارە 15 وەڵاگە مەجالە بۆیە دووجار بەس یەکجار. زۆر سپاس فەرمو کاگاسۆس، زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گەرم و گوڕیتان، سپاس بۆ دڵسۆزیتان، زۆر کاتی ئەومان گرتمان دوومان کردن، دەستان خۆش بێ. ئەمە بەڕێز کاگاسۆس عەلیە، ئەم سەرکردە هەم سیاسی هەم پیاوێکی یاسایی و ئەوێ خزمەت بکە و کاندیدی ژمارە 15 لە بازنەی سلێمانی بە هیوای ئەوەین کە هەموو ئەوانەی ئەتانەوێت ئایندەیەکی ڕوونتر بێ و لە ناو چوارچێوی هێزی تۆین. طبعا هەموو کاندیدەکانی هەڵبژاردەکانی زۆر تایبەتن، کاگاسۆسیش یەکێکە لەو زۆر تایبەتانە و هیوادارم دەنگی پێ بدەن بە ژمارە 15 لە لیستی 222. ئێمەش لەگەڵ ئێوە تا بەرنامەی داهاتوە مولایەکتان بەخوای گەورە سپێرین، خواتان لەگەڵ.